شۆفێران هاتوچۆی بەسەردا بکەن ئێستا پردەکە تاپێکرێتەوە وەکو دیارەبان هەڵگرێکیشی بەسەردا تێپەڕی و ئۆتۆمبیلی تری پیش ئاسایی هاتوچۆی بەسەردا دەکەن وا دیارە لە تاکردنەوەکە کێشەی نەبوو گرفتی نییە بۆ هاتوچۆکردن ئەوەی کە هەیە تاوەکو پردە تێکشکاوەکە چاکرێتەوە ئەم پردەیان وەکو پردێکی جێگرەوە بەکاردێت شۆفێران دەتوانن هاتوچۆی بەسەردا بکەن و ئەوەی کە گرفت بوو لێرە لە دوای تێکشکانی پردەکە هیچ ڕێگایەکی بەدین نەبوو لە هەر لە توێنێشەوە تیمەکان سەرقاڵی ئەوە بوو کە ئەم پردە جێگرەوەیان دروست کرد بۆ ئەوەی بتوانن هاتوچۆ بە ڕێگای گەریانی بەردا ئاسایی بکەنەوە.